لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێبێ خۆشحاڵم ئەم ئێوارەیە گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی وتەبێژەکەیەوە ڕایگەیاند کە چارەسەرکردنی پرسە ناوخۆیەکانی عێراق دەبێت لە سەر بناغی دەستور بێ، چونکە گەڕانەوە بۆ دەستور عێراقێکی بەهێز لەسەر ئاستی هەرێمایەتی و ئیقلیمی و هەروەها نێودەوڵەتیش دروست دەکات. لە ئێستاشدا حکوومەتی هەرێم و بەغدا چاویان لە ڕێکەوتنە بەتایبەت لە دوای ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا هەردوو لە بە شێوەیەکی کاتی لەسەر ئەوە ڕێکەوتن کە حکوومەتی عێراق بڕێک یاخود بەشێک لە موچەی فەرمانبەران دابین بکاتە ئەو کاتێک کە بودجەی ساڵی 2021 پەسەند دەکرێت. بۆیە هەمووان چاوەڕوانی ئەو ڕێکەوتنە گشتگیرە دەکەن. لا گەرما و گەرمە میوارەدا گفتوگۆ دەکەین لەسەر ڕێکەوتنی هەرێم و بەغدا و گەڕانەوە بۆ دەستور. بەڕێز عەبدولواحید محەممەد وەکو چاودێری سیاسی لە ستودیۆکانی هەولێر لەگەڵمدایە. بەڕێز عەبدولواحید دێوارەت باش. ئەمڕۆ یەکێتی داوای ئەوەی کردووە کە گەڕانەوە بۆ دەستور بناغی سەرخستنی عێراقە. پرسیارەکە ئەوەیە گەڕانەوە بۆ دەستور چی لە دۆخی عێراق دەگۆڕێت یاخود بۆچی دەستور گرنگە لەم قۆناغەدا جێبەجێ بکرێتەوە؟ سپاس ئێواری ئێوە باش، ئێواری بینەرانیش باش. ئەکید ئەوە بابەتێکی زۆر گرنگە لە ئێستاە دەتوانم بڵێم زۆربەی ڕوبەری ڕۆژنامەکان و چاودێرانی ڕای چاودێرانی سیاسی بەخۆی مەشغوڵ کردووە. نەک ئەم ماوەیە دیارە ماوەیەکی زۆریشە ئەو بینە و بەردەیە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقا بەردەوامە. ئەکید ئەگەر دەستور بکرێتە بنەمای ڕێککەوتن ئەو کێشانێکەوە ئێستا زەق بوونەتەوە و هەردوو لاش پێوە جیرۆ دەبوون ماوەیەکی دوور و درێژە. ئەکەیت ینی ئەوەندا گرفتی نەدەبوو ئەگەر دەستور حەکەمی هەموو ئەو کێشانە بە کە لە نێوان هەرێم و لە نێوان حکوومەتی مەرکەزیدا هەیە. بەڵام ڕاستیەکەی دەبێ ئاماژە بۆ بدرێ، ینی دەستور لەکوێ تا ئێستا ئەوەی کە هەست پێ دەکرێت چ حکوومەتی مەرکەزی چ جار و بارەش لێرە لە هەرێمیشە ئەوەی کە لە بەرژەوەندی لایەنەکەبی زیاتر زەق دەکرێتەوە نەک لە بەرژەوەندی گشتیدا. ینی هەم حکوومەتی عێراقی هەم وەکو گوتمان هەم لێرەش داروبارە لەبەرەوە بەڕاستی باشترە بۆ هەموو لایەنەکان، باشترە بۆ حکوومەتی هەرێم جەخت لەسەر و بابەتە بکات و باشترە بۆ لایەنە سیاسەکە. من ئەوەی ئەمڕۆ قسەکەری یەکێتی نیشتیمانی کوردستان کاک ئەمین کە باسی کرد پێم وایە بەڕاستی ئەوە سەنجی مەحەکە بۆ ئەوەی کەەوە ئەو کێشانێک کە بە زەقی ماونەتەوە و چەند ساڵانێکە هەڵپەسێردراون و گرفتی زۆریشی لێکەوتۆ چکە کێشەکە هەر دەستور نییە، وردەکاری ئەوە لە ڕووی یاساییەوە، لە ڕووی نیزامەوە، لە ڕووی ڕێنماییەوە، یعنی ئەوانە هەمووی گرفتی زۆرن و خورد بوویتەوە بۆ شۆڕش بوویتەوە بۆ خواری خوارەوە، ینی هەمووی بیناقاقای ئەم کۆمەلگایە گرتوتەوە. بۆیە بەڕاستی دەستور بکرێتە بنەما بۆ چارەسەرکردن بەلای من، ینی بە زووترین کات کێشەکان چارەسەر دەبن و بە زووترین کاتیش ئەو نێوەندەی کە لە نێوان ئەو گرفتە لە نێوان ئەو هەردوو لایەدا هەیە چارەسەر دەبێتن و خەڵکیش بەڕاستی ئۆخەی دەکات، چونکە ئێستا نەک ئەو مشکلەیە لە مابینی حکوومەتی هەرێم لە مابینی حکوومەتی مەرکەزیە تەواوی کۆمەڵانی خەڵکیشی گرتوتەوە تا جوتیار و کاسبکار و تا دەگاتە فەرمانبەر و مامۆستا هەمووی گرتوتەوە. لەبەر ئەوە ئەکید ینی بۆ ئەو بابەتە دەستور سەنجی مەحەکەوە پێشم وایە دەبێت دوجار هەر دەستوریش حەکەم بێت، چونکە خۆدزینەوە لە مادە دەستوریەکان بە هەر شێوەک بێ لە قازانجی هیچ لایەکی دانیەوە بگرە ڕەوشەکە ئاڵوستر دەکاتن و دوجار سەر دەکێشێت بۆ کۆمەڵی لێکۆڵی. زۆر باشە بەڕێز عەبدولواحید هەرچەندە خۆشن کەمێک ئاماژەت پێدا، بەڵام ئەگەر بە دیوەکەی دیکە وەری بگرین گەڕانەوە بۆ دەستور ئەو پرسە ئەو ناکۆکیانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی لە بەغدا دروست بوون چارەسەر دەبن؟ خۆتان دەزانن ینی دەستور بابەتێکە لە بەڕای کۆمەڵانی خەڵکی عێراق لە 2005ەوە پەسەند کراوە و بریتە لە کۆمەڵک مادەی دەستوری. هەروەکو ئاماژەشمان پێدا ئەو مادە دەستوریانە خودکردنەوەی دەوێت، یاسای دەوێت، ڕێنمایی دەوێت، ئەنزیمەی دەوێت و هەمووشمان کەم زۆر ئەوە دەزانین کە 53 مادەی دەستوری تا ئێستا کە قوانینی پێدەرنۆچێت بۆ شێوازی جێبەجێکردنیانی ئەماش ڕنگ بێ خۆی لە خۆیدا گرفتێک بێت لەبەردەم کۆمەڵک ئەگەر پرس و ئەگەر کە لەلایەن خەڵکی عێراق بەگشتی و لەلایەن هەرێمی کوردستانیشەوە جێگای مشتمڕەوە جێگای ئەوەیەکەوە هەڵوێستی لەسەر بکرێتن. لەبەرەوە دەستوریش هەم مەلایەکمان ئەو ڕاستی دەزانین
دەستوریش دقێکە نووسراوەتەوە ینی ئەگەر ئیرادەیەکی باش نەبێت بۆ جێبەجێکردنی ئەمە بەڕاستی وەکو دقێکە دەمێنێتەوە لە ڕاستیەکەی تا ئێستا ئەو ئیرادەیە ینی هەست پێ نەکراوە لە بەجددی چ لەلایەن حکوومەتی مرکزی و ئەوەی پەیوەستە بە دۆخی چۆن ئەو ئیرادەیە دروست دەکرێت عێراق و هەرێمی کوردستان و ئەو ئیرادەیە دەبێت تەزرید بکرێت لە کۆمەڵک مەسائل ینی بەڕاستی لە خوێندنەوەی جیاجیا و لە شۆڤینیەت کە ئەوە بەڕاستی ئەوە هەر بەڵایەکی گەورەیە جیرۆدەی نخبەی سیاسی بەشێک لە نخبەی سیاسی عێراقی بووە و ئیتر کۆمەڵک بابەتی ترێژ ینی گرفتی دەرەچی یا ئەوەتەی کە بڵێن پاڵەپۆستۆی دەرەچی یان لێدان لە بەرژەوەندیەکانی گروپ و دەستە و تاقمەکان ئەوانە هەمان بەڕاستی گرفتن لە بەردەم ئەو ئیرادەیە بۆیە دەبێ ئەوانەی بەتەنگ عێراقێکی بەهێزن بەتەنگ چارەسەری کێشەکانن لەگەڵ هەرێمی کوردستان کە مافێکی دەستوری پێدراوی خۆیەتی دەبێت دانی پێدا بندرێت خۆت زیینەوە لە بەردەم مافەکانی گەلی کوردستان ئەمە عێراق هەر بەکراوەی دەهێڵتەوە بۆ دەستێوەردانی دەرەکی و بەلاوازیشە دەمێنێتەوە بینیمانە لە ڕابردوودا بەهۆی ئەو گرفتەوە بەهۆی ئەو ئاڵزیانەوەی عێراق چەند لاواز بووە لە بەردەم ناران و لە بەردەم خەڵکی ئەوەی کە مهتەم بۆ بە خاریتەی عێراق و بە دەوروبەری عێراقەوە لێ دەبێت ئەو بابەتە ئەو ئیرادەیە دروست بێت چونکە ئەو فترە زەمەنی لە ڕابردوودا ئەو ئاڵۆزیانەی کە لە عێراقا سەری هەڵدا و ئەو سەری کێشاوە بۆ کۆمەڵک بابەتی تریش کە ڕەنگە لە ئێستا و ئەب ئاسانی لێ دەرنێتێت دەبی ئەمە ئەزمون بێ بۆ سیاسیەکانی عێراق بۆ دەستە بژێرەکەی بۆ ئەوانێکەوە مهتەمن بە پێشکەوتنی عێراق و بە مەدەنیەت بوونی عێراق و بۆ بابەتانەوە دەبێ ئەوە ئەزمون بێ بۆیان دوجار هەرگەڕانەوە بۆ دەستورە دوجار چارەسەرکردنی کێشەکان دەبێت لە سەبنەمای دەستور بێ لە پێشەوەی هەمان و کێشەی چارەسەرکردنی کێشە لەگەڵگەلی کوردستان و ئەو مافە بنیادی و دەستوریانەی کە لە چوارچەوەی دەستوری عێراقەکە لە 2005 زۆر باشە پێی درراوە ئەمە بەڕاستی دەبێت ئەزمون بێ ینی ئیتر ئەو هەموو بینە و بەردەی لە ڕابردوودا دیتراوە یان بیندراوە یان عێراقی تێکەوتووە دەبێت ئەمە کافی بێ ئیتر دەبێت بگەڕنەوە ئەو بابەت ئەو بنەما و بنیادیانەی کەوا چارەسەری کێشەکانەکەن و چیتر عێراق بۆ دەردەوە نەڵێنێت بەڕەچاوکردنی بارودۆخی ئێستا دەبینی پەیوەندەکانی هەرێم و بەغدا لەسەر بنەمای هەندێک ڕێکەوتنە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا هەردوو لەسەر ئەوە ڕێکەوتن کە بە شێوەیەکی کاتی حکوومەتی عێراق ماگانە 320 میلیارد دینار بۆ هەرێمی کوردستان بنێرێت تا ئەو کاتێک کە بودجەی 2021 ببوورە پەسەند دەکرێت چاوەڕوان دەکرێت کە لە بودجەی 2021دا هەرێم و عێراق بگەنە ڕێکەوتن خۆی من دەمەوێت ئاماژە بۆ بدەم بەداخەوە هەموو کێشە ئەساسیەکانی نێوان هەرێمی کوردستان و نێوان حکوومەتی مرکزیە ئێستا چڕکراوەتەوە لە بودجە کە ڕاستە بودجەش گرنگە چونکە پەیوەستە بە ژیان و گوزرانی کۆمەڵانی خەڵکەوە بەڵام لە بیرمان نەچێت ئێمە پێش 2014 کێشەی بودجەمانە بودجە لە عێراقەوە دەهات کێشەکانی تر لە ئارادا بوون کێشەی مادەی 140 کێشەی هێزی پێشمەرگەیە و کێشەی یاسای نەوت و گازە و کۆمەڵک کێشەی تریش کە لە چوارچەوەی ئیدارێدانی دەوڵەتی عێراقا بە هەڵپەسێردراوی ماوەتەوە یعنی بەداخەوە ئەمە هەمووی ئێستا چڕکرایەوە لە بودجە ڕاستیەکەی ڕاستە وەکو ئاماژەم پێدا بودجە گرنگە بەڵام ئەو بابەتانی تریش گرنگن ینی لە کاتێکدا تۆ بودجەشت پێ بدرێت بەڵام باقی کێشەکانی ترت بە هەڵپەسێردراوی ببینێتەوە ئەمە بەڕاستی خۆی لە خۆیدا کیماسێکی گەورە دەبێت لە چوارچێوەی پرۆسەی چارەسەرکردنی کێشە گشتیەکانی نێوان هەرێم و بەغدا بۆیە دەبێت شانبەشانی بودجە بیر لە بابەتەکانی تریش بکرێتەوە ئەوەی ترکە لە ئێستا چارەسەرێکی کاتی دوای 13 جەولەی مفاوەزات لە مابەینی وەفدی هەرێمی کوردستان و وەفدی حکوومەتی مرکزیە دوجار گەیشتنە ئەوەی کەوە بەشێک لە موچەی خەڵکی کە ئەوە بودجە نیە بەڕاستی بەشێک لە بەشێکی کەمی
موچەی خەڵکی مامۆستایانی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە دابین بکرێت کە بریتە لە 320 میلیارد کە ئەمە چارەسەرێکی زۆر جوزئیە لە کۆی چارەسەرە گەورەکە کە پێویستە ڕێک بکۆن لەسەری لەبەرەوە بەڕاستی ئەمە لێرەشدا دەبێت لەمەشدا حکوومەتی هەرێم جددی بێ بۆ ئەو بابەتە و وەفدی مفاویز بنێرێت چکە ئەوان فرسەتێکیان داوە ئێستا و ئەو فرسەتەش دەبێت بقۆزرێتەوە بە شێوەیەکی زۆر باش لە بۆ ئەوەی کەوا ئەم فاوەزاتە ئەم گفتوگوۆیە بکرێتن و لەسەر بنەمایەکی دروستە بۆ ئەوی دوزار پشتی خەڵکی هەرێمی کوردستان لە بودجێ عێراقیدا دابین بکرێت ئەمە بابەتەکە بەس بودجە نیە بە تەنیا چونکە کۆمەڵک بابەتی تریشێ پێوەستە بە بودجێ قەرزە مساعداتی دەولیە هەموو ئەو بابەتە دەستە چوارچێوەی پشتی خەڵکی کوردستان لە ئیمکانێتی دارایی عێراقیدا چاڕوان دەکرێت کە دولا بگەنە ڕێکەوتێک لە بەردەستدایە تا بەش بە حاڵی خۆم جگە لە ڕێککەوتن هیچ شتێکی تر نبینم چونکە جگە لە ڕێککەوتن بۆ بە ئەزمون لە چەند ساڵی ڕابردووە دەریخست ئەوەی کە لێرە پێی دەگوترە ئابووری ئازاد و فرۆشتنی نەوت و ئەو بابەتانەوانە هەمویان بەڕاستی کەم و کوڕی زۆریان لێ بینرا و گرفتی زۆر گەورەی لە موچە و لە گوزەران و لە ژیانی خەڵکی هەرێمی کوردستان دروست کرد بۆیە دەبێت ئەمە بچێتە چوارچەوەی تەفکیرێکی جددیەوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆی کەوا بە تەواوی پڕژێتە سەر ئەوەی کە ئیستحقاقی خەڵکی هەرێمی کوردستان لە عێراقا بەڕاستی مسۆگەر بکات و عێراقیش بەڕاستی خۆدزینەوە لەو بابەتانی یان قۆسنەوەی فرسەتی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە دۆخێکی ئابووری ئاڵۆزدایە و جۆرێک لە تەشەنوزیش لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە بەرامبەر بەو بابەتە هەیە نابێ حکوومەتی عێراقیش ئەوە بقۆزێتەوە چونکە خۆشی لە حاڵەتێکی ئەوەندە باشدانیە تاوەکو بتوانی قۆڵی خەڵکی کوردستانیان قۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان بابدات و ئیرادەی خۆی لەسەر فەرز بکاتن بۆیە هەردوولا دەبێت لێرە بە جددی ئەو بابەتە وەربگرن چونکە ڕێککەوتن لەگەڵ هەرێمی کوردستان لە قازانجی کولی عێراقدایە و دیسان ڕێککەوتنیش لەگەڵ حکوومەتی عێراقی لەلایەن هەرێمی کوردستان و ئەمەش بە دەستکەوتێکی گەورەدا دادنرێتن لە بۆ موچەخۆران و لە بۆ باقی بنەماکانی ژیان لەم کۆمەلگایە کە بەڕاستی لە ئێستا سیخناخیەکی زۆر یان ئیفلیزبوونێکی زۆری بەخۆوە بینیوە لەبەرەوە دەبێت ئەم ئیرادەیەکی جددی بێت و یاریکردن نەبێت بۆ کات بەسەربردن لەلایەن هەردوولاوە بەوەدا هەموو لایەنەکان قازانجەکەن لەم بابەتەدا زۆر باشە بەرز عەبدولواحید بەتەواوی ئەو بابەتەوە ڕوون کردەوە لە سەر ڕێکەوتنەکە بەڵام ئەو بابەتانی دیکەی کە پەیوەندیان بە مادەی 140 پێشمەرگە ناوچە کوردستانەکە خۆ نەوت و گاز یاخودەر پرسێکی دیکە هەیە کە لە دەستوردا لە نێوان هەرێم و بەغدادا هەیە ئەمانش دەبێت بە ڕێکەوتن چارەسەر بکرێت یاخود بگرێتەوە بۆ سەر پلێتە ئەسڵیەکە بنەڕەتیەکە کەویش دەستورە ڕاستە پلێتە ئەسڵیەکە دەستورە دەقا ئەساسەکە دەستورە بەڵام لە وەکو گوتمان ینی دەستور ناکرێ ینی لاستیکیبی ینی بە شێوە مەتاتی تەمەشای بکەیت تۆ لەکوێ بتەوێ لەوێدا ئیترکاری لەسەر بکەیت لە کوێش پێ دوایە زەرەر لێدا لەوێن دەرێ ستۆپی لە بەرامبەری بکەیت دەستور وەکو خۆی دەبێت وەربگیرێتن و وەکو گوتیشمان ینی کێشەیەکیش هەیە لە دەستوری عێراقا ئەویش ئەوەیە کە کۆمەڵک مادەی گرنگ هەیە کۆمەڵک مادە دەستوریەکان هەیە ئەوانە هەمیان قانونیان پێ دەرنەچێت چونکە خۆی دەستوریشت وایە ینی مادەیەکی دەستوری لە پەرلەمان کە دەرەچێ دەبێت ئەنجومەنی وەزیرانە نیزامی پێ دەربچێ دوایە لە دوجار لە وەزارەتەکان و لە باقی دام و دەستگاکان ڕێنمای جێبەجێکردنی پێ دەربچێ لەبەرەوە دەستوری عێراقیش ئەو قوانینانە تا ئێستاکە دەرنەچونێت تۆ بۆ ئەوەی کەوا بنەماکانی ئەو بابەتە ڕوون بکرێتەوە و شێوازەکانی مامەڵەکردن لەگەڵ یاساکە دەیان لەگەڵ دەستورەکەدا لەگەڵ مادەکەدا چۆن بێ ئەمە ڕوون نەکراتەوە بە هەڵپەسێدرایمە بۆ نمونە تا ئێستا قانونی وتیگاز پەسەند نەکراوە لە ئێستا لە ڕاستە مادەی دەستوریش مادەی 140 دەستوریش هەیە بۆ چارەسەرکردنی کێشەی ناوچە دابڕێنراوەکان بەڕاستی بەڵام ئەوەش کۆمەڵک تەفاسیلی وردەکاری هەیە کە ئەوەش هێشتا جێبەجێ نەکراوە بە بڕای خۆم ینی کێشەی بودجەش چارەسەر بکرێت کە ئەمە
ئەمڕۆ گرفتێکی گەورەیە لە بەردەم کۆمەڵانی خەڵکی کوردستان بە گشتی و لە بەردەم مامۆستانی فەرمانبەران بە تایبەتی بەڵام باقی ئەو مادانەی تر ئەوانیش دەبێ بەڕاستی دیسان جارشکەش بە جددی گفتوگویان لەسەر بکرێت چارەسەر بکرێن چونکە ئەوانە هەمویان بەڕاستی بۆمبی تەوقیت کراون ینی لە هەر کاتێکە سەر هەڵبداتەوە یان چارەسەر نەکرێن و سەر هەڵبداتەوە گرفتی گەورە دروست دەکاتن پێم وایە لەسەر کۆی کێشەکان بەڕاستی ئالۆزی دروست دەکات بۆیە بەڕاستی ئەوانش دەبێت چارەسەر بکرێەوە ناکرێمە ئێمە هەموو هەوڵەکان سڕ بکرێتەوە لە بودجە ئەوانی تریت بەڕاستی تیشکیان نەخرێتە سەر و چارەسەریان بۆ نەدۆزرێتەوە چونکە ئێستا سەیریکە مادەی ١40 ناوچە دابڕێنراوەکان هێزی پێشمەرگەتیەکە تا ئێستا کە موقعەتەکەی ڕاستە ئاماژەی پێدراوە بەڵام وەکو خۆی مامەڵەی لەگەڵ ناکرێت هێزێکە کە هەمومان دەزانین بە درێژایی تەمەنی خۆیان خەباتی کردو لە پێناوی ڕزگاری نیشتیمانی و لە پێناوی دیموکراتیت بۆ عێراق و بابەتانە و شەهیدی زۆریشی داوە لە شەڕی تیرۆرە لەگەڵ داعشا بەڵام تا ئێستا ئەو هێزە بەڕاستی بەداخەوە لە دانوستان و لە کۆمەڵک بابەتە لەگەڵ کۆمەڵک ئەفسەر دادنیشی وەک ئەوی کە لەم وڵاتەی ئەوان نمرە 2 بن ئەفسەرەکان نمرە 1 بن ئەمە ناکرێت بەڕاستی بۆیە دەبێت موقعیەتی ئەو هێزە بە تەواوی دیاری بکرێتن جگەلەوەش ئێمە کۆمەڵک بابەتی تریشمانەیە وردەکاری زۆری هەیە لێکەوتەی ئەو مادە دەستوری هەڵپەسێدراوانە کە چارەسەر نەکراون بۆ نمونە ئێمە کێشەی حتا لە پرۆسی پەروەردەدا جیاوازێکی زۆر لە مابینی مە و لە مابینی حکوومەتی مرکزی هەیە لە خوێندنی باڵادا جیاوازی هەیە ئەوان کۆمەڵک زانکۆیان باوەڕ پێنانین ئەمە ملاحەزاتمە لەسەر کۆمەڵک زانکۆیان یانی ئەوانە هەمووی کێشەن لە مابینی هەردوو لادا کە دەبێ هەڵوێستەی جددیان لەسەر بکرێت بۆ چارەسەرکردنی بەرز عەبدولواحید دەگەر پرسەکە هەمووی کۆ بکەینەوە دەبینی پرس و پەیوەندی هەرێمی کوردستان بە عێراق و بە دەستوور ڕێکخراوە پێدوانی ئەم جۆرە ڕێکەوتنانەی کە دەکرێت جۆرێکی دیکە بێت لە پێشێلکاری دەستوری یاخود بە دیوەکەی تردا بڵێ حکوومەتی عێراقی دەیهەوێ هەرێمی کوردستانیش بەرەو ئەوە بەرێک کە ئەمانیش دەستور پێشێل بکەن خۆی کە ئاماژەمان بۆیدا دەبێت ئێرادەیەکی نیشتیمانیانە هەبێت بۆ چارەسەرکردنی ئەو بابەتانیان دڵسۆزی هەبێت بۆ عێراقی ئایندا بۆ دیموکراتیت بۆ عێراق و بۆ فیدرالیت بۆ عێراق و بۆ بابەتانە وەختێک تۆ دڵسۆزیت بۆ ئەو پرسە بنیادیانە نەبی ئەزمونت لەو هەموو ساڵی ڕابردوو وەرنەگرت بێت کە عێراق بە چ ئاقارێکدا ڕۆیشتەوە چەند قوربانی داوە لە پێناوی ئەو بەڕاستی هێشتنەوەیە بەکراوی ئەو مادە دەستوریانە و ئەمە بەڕاستی کافیە بۆ ئەوی کەوا تێبگەن یاریکردن بە دەستوریان خۆ دزینەوە یان مامەڵەکردن بە شێوەیە کە خۆت چیت بێ ئەوە بکەیت بەرامبەرەکەشت ئەوەی دەیوێت لە چوارچەوەی دەستورە ئەوەی بۆ دابین نەکەی ئەمە بەڕاستی خۆی لە خۆیدا کێشەیەکی گەورەیە و ڕەنگە ئەوە دیسان جارشکەش وەکو گوتم لە پێشداش ئاماژەم پێدا ینی هەر بابەتێک کە تۆ نەتەوێت چارەسەری بکەیت و بەکراوەی بیهەڵەیان بە چارەسەرێکی مامناوەند یان کاتی بتوێت چارەسەری بکە ئەمە خۆی لە خۆیدا قابلی ئەوەیە لە هەموو کات و ساتێکدا سەر هەڵاتەوە جارشکش گرفتەکان گەورەتر بکاتەوە و ڕەنگە لە ئەوەی کە لە ئێستا ڕەنگە کۆنتترۆل بکرێ بەو بنەما دەستوریانە ڕەنگە لە ئایندەدا بەو شێوێت چارەسەر نەکرێت چکە ئێمە دەزانین لە عێراق شتێک دەگوزارێ حاڵەتێک دەگوزارێ کە قابلی هەموو دەستێوەردانێکە قابلی هەموو پرس و ئەگەرێکە کە لە ئایندەدا ڕنگ بێ هەندێک بابەتە بی ئێمە بەرچاویشمان ڕوون نەبیتن کە بەداوام و چاودێری بارودۆخ دەکەین لە بەرچاویشمان ڕوونەی بەڵام سەر هەڵبەرکێشکردنی کورد بۆی کە بڕوا بەرەو ڕێکەوتن و بیر لە دەستور نکاتەوە ئەنێ خۆی جۆرێک نییە لە دروستکردنی فەوزایەکی دیکەی سیاسی دەبێت کورد زیاتر بیری لە لای دەستور بێ لە لای ڕێکەوتنەکە و بگەڕێتەوە بۆ دەستور باشتر بێت لە ڕێکەوتن خۆی بە دڵنیاییەوە ینی ئەو بابەتێک کە وەکو باسمان کرد لە بۆ عێراق کە دەوێت بە شێوازی خۆی مامەڵە لەگەڵ دۆخەکە بکە ئەمە بۆ کوردیش هەر ڕاستە کوردیش ناکرێت ئێمە لە بەدەستێنانی دەستکەوتێکی هەنووکەیە ئیتر ئەو بابەتە گرنگانەی تریان ئەو بنەما دەستوریانە لەبیر بکەین ئەمەش بەڕاستی ناکرێت یانی من پێم وایە کورد دەبێت زیاتر دەست بە بنەما دەستوریانەوە وە بگرێتن بۆ ئەوی بتوانێت مافەکانی خۆی مساگەر بکات چکە لە دەستوردا کۆمەڵک مافی گرنگ هەیە بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە ینی لە تاریخی عێراقا لە هیچ کات و ساتێکە ئەوەی بەخۆ نەدیوە کە ئەوەی لە دەستوردا ئاماژەی پێدراوە ئەگەر بکرێتە بنەما
ئەمە بەڕاستی ڕەنگە کۆمەڵک بابەت هەیە کە چارەسەر بکرێتن و بە یەک جارێکی پێویستە لەم حاڵەتەدا کورد زیاتر پێگیربی لەسەر ئەو بابەتە نەچیتە ژێرباری ئەوەی ئەگەر دەستکەوتێکی لابەلا هەبوو یان بە هەر شێوەک لە شێوەکان بیانەیە کاتەکە بقۆزنەوە و دوجار پرسەکان و مافەکانیش بەکراوی بهێڵنەوە ئەمە ڕاستی ناکرێت لەلایەن هەرێمەوە قوبوڵ بکرێت بۆیە دەبێت زۆر تاکید لەسەرەوە بابەتە بکەنەوە پابند بن بە دەستورەوە و هەمیشەش ئاماژەی پێ بدەن. ئێستا عێراق بەداخراویش نیە، ئێستا کۆمەڵی نێودەوڵەتی هەیە، وڵاتان هەن، کۆمەڵک هەن لەسەر خەتن. ئەمڕۆ وەزیری خارجیە فەرەنسا هاتووە زۆر مهتەمیشن بە قەزی عێراق و بە قەزی کورد. دوێنێ لە ئەمم متحیدە باسی ڕێکەوتنی هەرێم و ڕێکەوتنی حکوومەتی مرکزی کراوە، یعنی ئەمە بەڕاستی هەمووی نیشانەی ئەوەن کە لە فرسەتێک لە پێش حکوومەتی هەرێمە فرسەتێک لەبەردەم خەڵکی کوردستانە کە پابند بە دەستورەوە و هیچ بابەتی تری ینی بەقەت دەستورە گرنگ نەبێت لەلایەنەوە تەنانەت وعد و عودی ئەو لا ئیلاش کە جاروبارە قسە دەکرێت یعنی لە ڕۆژنامەکانە دزەی پێ دەکرێت ئەمانەش بەڕاستی نابێت بکرێنە زۆر باشە بنەما بۆ مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی عێراق دوزار هەر گەڕانەوەی بۆ دەستور بە دەستور چارەسەر بکرێ باش. بەڕێز عەبدولواحید محەممەد چاودێری سیاسی سوپاس کە لە بەشی یەکەمی گەرما و گەرم لەگەڵماندا بووی ناوبڕێکی کورد وەرەگرین و تەوەری دۆم دەست پێ دەکەین لەگەڵماندا بمێنەوە. جارێکتر سڵاوتان لەبێ خۆشەویستان لە تەوەری دۆمدا قسە لەسەر ڕێکەوتنی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق دەکەین لەسەر بودجەوە ورتر قسەی لەسەر دەکەین بۆی کە بزانێکین ئایا هەردوو لایەنێتیان هەیە کە لەسەر بودجەی 2021 ڕێک بکەون لە ئێستادا بە شێوەیەکی کاتی ڕێکەوتنێک ئیمزا کراوە، بەڵام بۆ بودجەی 2021 چاوەڕوان یاخود داوای ڕێکەوتنێکی گشتگیر دەکرێت. بەڕێز شیروان میرزاندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمدا. بەڕێز شیروان ئێوارەت باش، ئایا هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی لە ئێستادا نیەتێکی دروستیان هەیە بۆ ڕێکەوتن لەسەر بودجەی 2021؟ سڵاوتان لێبێ ئێوارەی ئێوە و ئێوارەی بینەرانی گەلی کوردستان باش، زۆر سپاس. ئەوەی کە هەستی پێ دەکرێت لە هەردوو لاوە نیەتێکی باش هەیە بۆ ڕێکەوتن. هەم حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە جارێک ڕایگەیاندووە کە دەیەوێت ڕێکەوتن بکەوە بگاتە ڕێکەوتن لەگەڵ بەغدا، و هەم حکوومەتی عێراقیش تاکیدی کردێتەوە کە دەیانەوێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ بەرپرسانی هەرێم بگەن بە ڕێکەوتن و چارەسەرکردنی بەشێک لەو کێشە کەڵەکە بوانەی کە چەند ساڵی ڕابردوو لە نێوان هەرێم و بەغدادا هەبووە، بەتایبەتی لە بواری موچە و لە بواری وزە و لە بواری نەوت دەیانەوێت چەند ڕێکەوتنێک بکەن. ڕێکەوتنەکەی ئێستا وەکو جەنابتان باستان کە ڕێکەوتنێکی کاتیە بۆ ماوەی چەند مانگێکە هەتا ئەو کاتەی دەنگ لەسەر پرۆژە یاسای بودجەی 2021 عێراق دەدرێت. ئەم ڕێکەوتنی ئێستا دەبێتە بنەمایەکی باش بۆی ڕێکەوتنێکی باشتر لە موازنەی 2021دا بکرێت. ڕاستە طبعاً لە هەفتەی داهاتوو لەوانەیە وەفدی هەرێمی کوردستان بچێتەوە بۆ بەغدا بۆ تەواوکردنی گفتوگۆکان، و ئەم ڕێکەوتنی ئێستا ڕێگە خۆش دەکات بۆی ئێمە بتوانین لە یاسای بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2021 باشتر هەوڵی دەستەبەرکردنی ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بدەین. بەڵێ بەڵێ شیروان، هەمان ئەو ڕێکەوتنەی کاتی کە ئێستا کراوە ناوەڕەکەی دەخرێتە ناو بودجەی 2021ەوە یاخود شێوازی دیکە ناوەڕۆکی دیکە ئامادە دەکرێت بۆ بودجەی 2021؟ تەسەوڕ دەکەم گۆڕانکاری بەسەردابێت، چونکە ئێمە تا ئێستا نازانین ناوەڕۆکی بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2021 چۆن دەبێت، و لە ساڵی بابڵین ئامادەکردنی بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2021 لەوانەیە مەلامەحی و مەزمون و ناوەڕۆکەکەی جیاواز بێتەوەی ئێستا. بۆیە بەپێی ئەوەش تەوان شێوازی ڕێککەوتن یان با بڵین پشکی هەرێمی کوردستانیش دەگۆڕێ. ئێمە دەزانین کە لە ساڵی ماوەکانی ڕابردوو عێراق تاکیدی لەسەر ڕادەستکردنی نەوت دەکردەوە. ئێستا عێراق ڕێی گۆڕاوە تەرکیز لەسەر داهاتی ناوخۆ خاڵە سنووریەکان دەکات. لەوانەیە بۆ 2021 جۆری ڕێککەوتنەکە یان با بڵین داواکاریەکانی عێراق داواکاری هەرێمی کوردستان جیاواز بن. گرنگ ئەوەیە لە هەردوو باردا ئێمە بتوانین ڕێکەوتنێکی گشتگیر و ڕێکەوتنێکی عادلانە و منصف بکەین
بە شێوەیە کە هەم خەڵکی کوردستان تێدا قازانج بکە و سوودمەند ببێ و هەم ببێتە هۆی جۆرێک لە خاوکردنەوە و نەهێشتنی ئەو بارگرژی کە لە نێوان هەرێم و بەغدادا هەیە لە ڕووی بەتایبەتی لە ڕووی داراییەوە لە ڕووی نەوت و لە ڕووی متمانەوە چونکە وەکو باسم کرد ئێستا ئێمە هەرێمی کوردستان بنیازی ڕێککەوتنی تری هەیە لەگەڵ بەغدا بۆ لە بواری غازی سروشتی و لە بواری کارەبا یعنی لەسەر وزە هەندێک گفتوگۆ هەیە کە بگەن بە هەندێک ڕێککەوتنی استراتیجی زۆر گەورە هەمومان دەزانین عێراق بۆ دابینکردنی وزەی کارەبا هەندێک کارەبا لە وڵاتی ئێران دەکڕێت ئێستا ئەمریکیەکان داوایان کردووە کە شەبەکەی کارەبای عێراقی ببەسترێتەوە بە شەبەکەی کارەبای خەلیج و بۆ دابینکردنی وزە غاز و پێداویستی لێران دەکڕێت ئێمە لە هەرێمی کوردستان و لە چێلگەکانی هەرێمی کوردستان غازێکی سروشتی زۆرمان هەیە دەکرێت تەطویر و پەرەپێدانی ئەم چێلگە غازە سروشتیانە لە هەرێمی کوردستان بخرێتە بەرنامەی گفتوگۆکانەوە و دوجار عێراق پشت بە غازی هەرێمی کوردستان ببەستێ لە جیاتی ئێران و لە جیاتی وڵاتانی تر ئەمە دەبێتە با بڵین بنەمایەکی باش بۆ ڕێککەوتنی باشتر لەسەر مەسلەی نەوتیش و لەسەر مەسلەی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بیریشمان نەچێ هەموو ئەوانە لە دەستوردا باس کراون تەمان مادەی 111 و 112 دەستوری عێراق دیاری کردووە کە چۆنیەتی بەڕێوەبردننی چێلگەنەوتیەکان و چێلگەنەوتی و غازیەکانی ڕابردوو واتە پێش 2005 و دوای 2005 چۆن دەبێت و دابشکردنی سەروەتی نیشتیمانیش چۆن دەبێت تەمان مادەی 111 دەستور تاکید لەسەرەوە دەکاتەوە کە نەوت و غاز مڵکی هەموو شعبی عێراقیە مادەی 112 دەستور چۆنیەتی ئیدارەدان و بەڕێوەبردن و تەوزیعی ئەو داهاتانە دەکاتەوە ئێمە لە عێراق پێویستمان بە دەرکردنی یاسای نەوت و غازەوە پێویستمان بە دەرکردنی یاسای تەوزیعی سەرەوەهاتی نیشتیمانی هەیە واتە ئەو ئیرادات و داهاتە نیشتیمانیانەی کە لە نەوت و غاز و وزە و سەرچاوەکانی بەڵێ شیروان ئەگەر بینە سەر ناوەڕۆکی ڕێککەوتنەکەی ئێستا پابەندیەکان گۆڕانکاریان بەسەردا دێت لە ڕێککەوتنەکەی ئێستادا بۆ نمونە نیوەی موچە دەنێرێت حکوومەتی عراقی هەرێمی کوردستانیش نیوەی داهات تەسلیم دەکات پرسیارەکە ئەوەیە پابەندیەکان بەم مەتاتیە ئەمێننەوە یاخود ئەڕواتەوە بۆ سەر بابەتە ئەسڵیەکەی کە دەبێت پابەندیەکان بە جۆرێک دابڕێژێتەوە کە حکوومەتی عراقی بودجە بنێرێ نەک بەشێک لە موچە وەکو باسم کرد تاوان ئەمە دەکەوێتە سەر گفتوگۆکان ئایا هەرێمی کوردستان چی داوا دەکات و عێراق ئامادەیە چی بدە و لە بەرامبەردا حکوومەتی هەرێمی کوردستان چی دەدات بنمونە نیوەی داهاتی خاڵە سنوورەکان یان نیوەی داهاتی ناوخۆ بدەین لە بەرامبەر چی ئەی ئەگەر 250,000 بەرمیل نەوت ڕادەست بکەین ئەی ئەگەر هەموو نەوتەکە ڕادەست بکەین ینی ئەمانە هەمووی خاڵی خلافین و خاڵی سەرمێزی گفتوگۆ مناقەشەن بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا لیان بگاتە جۆرێک لە لێک تێگەیشتن و لە ڕێککەوتن ئەوەی کە هەیە عێراقیەکان دەیانوێت ڕێککەوتنێک بکەن تا لانی کەم تا کۆتایی حکوومەتەکەی بەڕێز کازمی بەردەوام بێ هەرێمی کوردستانیش دەیەوێت ڕێککەوتنێکی منصیف و عادلانە بکە هەمووشمان دەزانین ئەم ڕێککەوتنانە لەبەر ئەوەی نسبە ئێستا نەماوە ینی با بڵێن لە سەردەمی حکوومەتەکەی عەبادیەوە ڕێژەی هەرێمی با بڵێن پشکی هەرێمی کوردستان وەکو جاران بە ڕێژە نیە لە 170 بێ یان لە 115 یان 12.67 بێ لە سەردەمی حکوومەتەکەی عەبادیەوە کە کەم کرایە بۆ 12.67 ئێمە لە یاسای بودجەی گشتی 2019 عێراق زۆر هەوڵماندا کە ئەم ڕێژەیە زیاد بکەین بیکەینەوە 2017 لانی کەم عفو بیکەینەوە لە 170 یان لانی کەم بیکەینەوە لە 115 یان 14 کاوە نکرا پێشنیاریەوە کرا کە ڕێژەکە هەرلا ببرێت بەڕقم قسە بکرێت ئێستا گفتوگۆکانی نێوان هەرێم و بەغدا ڕێژەی تێدا نیە زیاتر لەسەر ڕقم قسە دەکەن بۆیە هەم ژمارەکە گۆڕانکاری بەسەردادێ و هەم ئیلتیزاماتەکەش لە بەرامبەر ئەم ژمارەیەدا گۆڕانکاری بەسەردادێ بۆ 2021 تەمان ڕێککەوتنێکی نوێ دەکرێت و ڕێککەوتنەکە دەبێتە بەشێک لە یاسای گشتی بودجێ عێراق بۆ ساڵی 2021 لەوێ دەبێت لە ناو یاساکەدا جێگەی بکرێتەوە و ئەو کاتە یاساکە بۆ هەموو لایەک ملزەمە کە پێوەی پابند بن هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هەم بە حکوومەتی ئیتیحادیش زۆر باشە بەڵێ شیروان باشترین جۆری ڕێککەوتن کامیان دەبێت هەموو داهاتی هەرێمی کوردستان تەسلیمی عێراق بکرێت و بودجە ڕەوانە بکات یاخود وەکەوەی کە ئێستا هەیە نیوە بە نیوە
طبعا بحكم ئەوەی کە نرخی نەوت ئاڵوگۆڕی بەسەردادێ و داهاتی ناوخۆش لە ڕاستیدا ئێستا نازانین ئایا ڤایرۆسی کۆرۆنا تاکەی بەردەوام دەبێت بەو پێ بێ لە ڕاستیدا دەکرێت ڕێکەوتنەکە بە شێوەیەک بێ کە بەپێی بەرزوونزمی نرخی نەوت پڕی پارەکەش بگۆڕێ طبعا ڕێکەوتنەکەی ئێستاش تا ڕادەیەک هەروایە ئێستا حکومەتی اتحادی ماگانە 320 میلیارد دینار دەنێرێ بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەگەر نرخی نەوتیان ئاڵگۆڕی بەسەردا بێ زیاد و کەم بکە بەو ڕێکەوتنەکە بە شێوەیە کە ئەویش زیاد و کەم بکە هەرچەند تەوەقعات بۆ کۆتایی ئەمساڵ هەرەوەیە نرخی نەوت هەر لەم ژمارانە نزیک بێ لە 45 و 44 و تا ناگاتە 50 تەوەقعاتی خۆبەرای نەوت شارەزایانی بواری بازاڕی نەوت بەم شێوەیە کە نرخی نەوت هەر لەم دەورە دەمێنێتەوە بەڵام نرخی نەوت بەرز بێتەوە حسەی هەرێم زیاد دەکات نزم بێتەوە کەم دەکات بەم شێوەیە ڕێکەوتنەکەی ئێستاش بۆیە باشترین جۆری ڕێکەوتن ئەوەیە کە بەڕای من حکومەتی هەرێمی کوردستان بەشێک لە با بڵێین فرۆشتنی نەوت و بەشێک لە داهاتی ناوخۆ لای خۆی بمێنێتەوە و لەسەر ئەوەی تر گفتوگۆ لەگەڵ عێراقیەکان بکات بەڵام گرنگ ئەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان بەو بەشێک کە لە بەغداوە بۆی دێ لەگەڵ ئەوەی کە لە داهاتی نەوت و لە داهاتی ناوخۆ دەستی دەکەوێت بتوانێت ئیدارەی مالی خۆی بدا بە تایبەتتر موچەی فەرمانبەرانی خەڵکی فەرمانبەرانی کوردستان لە کاتی خۆیدا و بەبێ لێبڕین و پاشەکەوت دابش بکرێت چونکە هەمومان دەزانین دوای چەند مانگ دواکەوتنی موچە ئەمە 2 مانگیشە موچە بە لێبڕینی لە 1920ەوە دابش دەکرێت کە لە ڕاستیدا بۆتە جێی گلەی و ڕخنەیەکی زۆر لەلایەن فەرمانبەران و خەڵکی کوردستانەوە ڕاستە مبەرری حکومەتی هەرێمی کوردستانەوەیە کە هەر ئەوەندەی لە بەردەستەوەی کە بەرتسکەوت و دابەشی دەکات بەڵام ئیلتیزامە یعنی موچە لە بەرامبەر خەڵکدا ئیلتیزامە پابەندیە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان لەسەر حکوومەت کەواتە حکوومەت دەبێ بیر لەوە بکاتەوە کە دوجار هەمووی ڕقەمە یعنی بیر لەوە بکاتەوە کە ئایا بە کام ڕێگەیان دەتوانێت موچە دابین بکە و ئیدارەی مالی و دارایی خۆی بدا بە شێوەیەکی باش دەکرێت ئەم ڕێکەوتنیان بکات. بەڵێ بەڕە شیروان باسم پشکی لە 1970 نەکرد لە بودجەی 2020 کە هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی گفتوگۆی لەسەرەکەن وەکو خۆش داماژەت پێدا هەفتەی داهاتوو وەفتێک بڕیارە بچێتەوە ئەم پرسە زیندوو ئەکرێتەوە یان نا؟ طبعا حکومەتی هەرێمی کوردستان و وەفدی هەرێم بەردەوام داوای حسەی هەرێمی کوردستانیان کردووە و بیریشمان نەچێ وەفدی هەرێم لە کۆتایی 2019 ڕێکەوتنێکی زۆر گونجاو و باشی لەگەڵ حکومەتی عراقی کرد بەڵام بەداخەوە حکومەتەکە بەهۆی خۆپیشاندانەکانەوە دەستی لە کار کێشایە و حکومەتەکە کۆتایی پێات و تا ئێستاش یاسای بودجەی گشتیمان نییە بۆ 2020 بۆیە من وەفدی هەرێم داوا دەکەن بەڵام ئەوەی کە ئێستا لە عێراق هەستی پێ دەکرێت یا ما بڵێن عراقیەکان سوورن لەسەری کە ئەوەیە کە هیچ ڕێژەیەک دانانێنەوە هەتا ئەو کاتەی سەرژمێری دەکرێت بۆیە تەوەقع ناکەم وەفدی هەرێمی کوردستان ئەگەر داواشی بکات بتوانێت لەگەڵ عێراقیەکان بگاتە ڕێکەوتنەوەی کە جارێکی دیکە پشکی هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ لە 1970 و 12.67 ژێمە پێمان وایە کە پێمان وا بوو کە غەدرێکی گەورەیە لە دانیشتوانی هەرێمی کوردستان و لە حکومەتی هەرێم دەکرێت بۆیە ڕێژەکە هەر لابرا ینی ڕێکەوتنی 2009 کۆتایی 2009 کە کرا هەروە بوو ڕێژەکە لابرا بوو لەسەر پێداویستەکانی حکومەتی هەرێمی کوردستان بە مەبلەغ ینی بە بڕەپارەیەک لەگەڵ ئیلتیزاماتی حکومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر بڕەپارەیەدا چییە لە نەوت و لە داهاتی ناوخۆ بۆیە تەوەقع ناکەم جارێکی دیکە بتوانین لە 1970 تەسبیت بکەینەوە بەڵام دەکرێت لەگەڵ بڵین لەسەر بڕیدا ئەو پارەیە کە لە بەغدا اتفاقی لەسەر دەکرێت لەگەڵ هەرێمی کوردستان لەوەدا زیاد و کەمیەک هەبێت چونکە هەم موچەی فەرمانبەران زۆر لەوە زیاترە کە لە بەغداوە دێ هەم ئێمە مستحقاتی پێشمەرگەمان هەیە وە کۆمەڵێک با بڵین دەرەچە و دەرگای دیکە هەیە کە دەتوانین لەوێەوە داوای هەندێک لە شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بکەین لە حکومەتی اتحادی. بەڵێ کەواتە بەقسەکەی جەناب تا بێت لەمە و دواتە سەرژمێری ناگەڕێتەوە بۆ لە 1970 واتە بە ژمارە نایەت بە پێداویستیەوە ئەوی پێ ناوترێ بودجە بەڵکو ئەوەی کە دێوەکو موچەیەک دێت پرسیارەکە ئەوەیە ئەوان لە عێراق
حکوومەتی عراقی کێشەی لەگەڵ ژماری فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا هەیە پێدوانی یەکێک لە خاڵە ناکۆکەکان لە ساڵانی داهاتوودا ئەگەر نەگەڕێنەوە بۆ لەسەر پشکی لە سەتا حەڤەکە ئەمە پەیوەندەکان خراپترکە لە نێوانیاندا؟ طبعا ژمارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان یەکێکە لەو خاڵانەی کە خلافی گەورەی لەسرە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی. لێرەدا من بۆی ڕوونتر بێ لای هاوڵاتیان و لای بینەرانی بەڕێز ئەو پارەیە کە لە بەغداوە دەهی 682,021 فەرمانبەرە کە هی ئەم ڕقەمە هی 2011ە. لە 2011ەوە هیچ فەرمانبەرێک بۆ ئەم ژمارەیە زیاد نەکراوە واتە بەغدا تەنها موچەی ئەوەندە فەرمانبەرە دەنێرێت. ئێمە لە هەرێمی کوردستان 1,250,000 فەرمانبەر موچەخۆرمان هەیە باڵین نەوەک فەرمانبەر چکە ڕاستتر وایە بڵێ موچەخۆر. ئەمە بەشێکی بریتیە لە فەرمانبەری فعلی کە لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم کوردستاندا دەوام دەکە و ئەگەر ڕێگەم بدەی هەر بە ژمارەی حەقیقی بۆەوەی هەم پێت بڵێم لە ڕاستیدا ژمارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان 1,256,850 ئەنی موچەخۆر 1,256,850 موچەخۆر. مۆزەفی حەقیقی ئەوەی کە لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا دەوام دەکا بریتە لە 753,880 فەرمانبەر. طبعا ئەوەی تر چیە؟ ئەوەی تر خانەنشینیە، خانەنشینی سەربازی و خانەنشینی مەدەنی کە سوکاری سەربەرزی شەهیدان و زیندانیانی سیاسیە و ئەوانەی کە لە تۆڕی چاودێری کۆمەڵایەتی موچە وەردەگرن. لەوانە 159,160 فەرمانبەر با بڵێن موچەخۆر لە چاودێری کۆمەڵایەتی موچە وەردەگرن. 97,545 کەس موچەی خانەوادەی سەربەرزی شەهیدان و کەسوکاری سەربەرزی شەهیدان و زیندانیانی سیاسیە 246,265 کەس موچەی خانەنشینی وەردەگرێت بە خانەنشینی مەدەنی و سەربازیەوە. ئەمە بریتە لەو ژمارەیە کە خەڵک لە هەرێمی کوردستان موچە وەردەگرێت. لە بەغداوەکو باسم کەتی 682,021 فەرمانبەردێ ئەم ژمارەیە هی 2011 تا ئێستا گۆڕانکاری بەسەردا نەهاتووە. التزاماتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر موچەخۆرانیدا بریتە لە 891 تا 895 میلیارد دینار مانگانە. طبعا ئەم بڕەپارەیە لە بەغداوە بە هیچ شێوەیەک نایە بۆ هەرێمی کوردستان، بەڵام دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو بڕەپارەیە کە لە بەغداوە بۆی دێ داهاتی ناوخۆی زیاد بکە و خاڵە گومرجەکان پێدا بچێتەوە، داهاتی نەوت تێبینی گەورەی لەسرە لەوەی کە خەرجێکی زۆر بۆ نەوت دەڕوا. بەپێی راپۆرتی دیلۆیت لە ساڵی 2019 نزیکەی لە 150 داهاتی نەوتی هەرێمی کوردستان ڕۆشتە بۆ خەرجی نەوت. بۆ خەرجی نەوت مەبەستم لە مستحقاتی کۆمپانیاکان و شەریکاتی سێکیوریتی و بۆڕی نەوت و بۆڕی نەوتی تورکی و ئەوانە هەمووی ئەوەی کە بە مجمەلی با بڵین بە تۆتەڵ لە کۆتاییدا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ماوەتەوە بریتە لە نیوەی داهاتی نەوت کە لە ساڵی 2009دا بوو. ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت مەسلەی فەرمانبەرانیشی لەگەڵ فەرمانبەران و موچەخۆرانیشی لەگەڵ بەغدا پێدا بچێتەوە. ئەوەی کە ئێمە لە وەفدی هەرێممان بیست کە لە جارانی ڕابردوو لە سەردانەکانی ڕابردوویاندا لە بەغدا بووین باسییان لەوە کردو کە ئەوان ئامادەن تەنانەت قاعدەی بەیاناتی هەموو فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانەوەی کە لە بایۆمەتری لەلایەنە تەسلیمی بەغدا بکەن، هەم بۆ پێداچوونەوە و تەدقیق، هەم ئەگەر بیانەوە بەیاناتیان لەلابێ و هەم بۆەوەی کە بیسەلمێنن ژمارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان زۆر زیاتر لەوەی کە لە بەغداوە پارەکەی بۆ دێ. ئەمە بەشێکەتی. بەشی دوم لەسەر مەلەفی نەوت دەبێ شەفافی و ڕوونی زیاتر هەبێ و مەسلەی گرێبەستەکان لەگەڵ بەغدا جارێک دیکە بخرێنەوە بەردەم گفتوگۆ و مەسلەی خاڵە سنووریەکان و داهاتی خاڵە سنووریەکانیش زۆر شەفافانە لەگەڵ بەغدا هەم ئیدارەدانیان ئەم مەسلەی داهاتەکەی گفتوگۆی لەسەر بکرێت، چونکە ئێمە پێمان وایە شەفافیەت لەگەڵ بەرپرسانی بەغدا وامان لێ دەکات کە هەم ڕێکەوتنێکی باش بکەین و هەم بە قازانجی خەڵکی کوردستان تەواو دەبێت. نەتیجەی ئەخیر ئەوەیە کە ئێمە بتوانین موچە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکەین، جا بە هەر ڕێگایەک توانیمان
ئەمە سەرکەوتنە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێز شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق سوپاس کە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵماندا بووی. ئێوەش خواتان لەگەڵ.